لە نێو عێراق و هەرێمی کوردستانە دەمێنمەوە پرسی و بڕیاری دادگەی نێوپژیوانی نێودەوڵەتی فەڕەنسا کە دەری کردووە بە ئەوی کەچی دیکارێمی کوردستان ناتوانێت بەبێ ئاگداری و ڕەزامەندی حکوومەتی ناوەند کە یاخود حکوومەتی عراقی ناتوانێت هیچ بڕەنەوتێک یاخود مامەڵێکی بازرگانی بەونەوتەوە ئابوووریانە بکات کە دەگاتە بەندەری جەیهان تورکیا بە شێوە گشتیەکەی لەسەرم بابەتە لە ڕۆ سیاسیەکەەوە باسیەکەین کاریگەری چیە بێت لەسەر پێگەی هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان لە ڕێگەی پەرلەمانەوە چی دەکات بۆم بابەتە و چۆن دەکرێت تاعن و تانیان هەبێ هەرێمی کوردستان و هەوڵەکانیان بۆ گفتوگۆکردن لەگەڵ بەغدا لەسەرم بابەتانە چیە بێگەڵ بەڕێز محمود خۆشنا و چاودێری سیاسی لە هەولێری میوانمان دەبێت گفتوگە زیاتر لەگەڵەوەدا دەکەم کاک محمود زۆر سپاس بۆ ئامادەبوون بەر لە هەموو شتێک با لە سەرنجەکانی جەنابەتەوە دەست پێ بکەین و تێبگەین جەنابتان سەرنجتان چی بوو لەسەرم بڕیارەی کردرا سڵاو لە بەڕێست و بنەرارێت ڕاستیەکەی هەرێمی کوردستان و دەسەڵاتی اتحادی پێویست بوو لە 2005 لە پاش پەسەندکردنی دەستوری عێراق و دەنگدان لەسەری بەرەو جێبەجێکردنی مادە دەستوریەکان ڕۆیشتبان ئەو مادە دەستوریانەی کە پەیوەستن بە وزە کە مادەی 111 و 112 دەستورە ئەویش خۆی لە یاسای نەوت و گازی اتحادی دەبێنێتەوە بەڵام بەداخەوە دوو ڕەشنووس لە 2007 و 2011 هەوڵ درا کە ئەو مادە دەستوریە جێبەجێ بکرێ و بە یاسا لە پەرلەمانی عێراقەوە لە ئەنجومەنی عێراقەوە دەنجی لەسەر بدێ بەڵام پەک خرا بە هۆکاری سیاسی و ینی کاریگەری پەیوەندی سیاسی خراپەکانی ئەو سەردەما و ناکۆچە سیاسەکانی نێوان لایەنە سیاسەکان کاریگەری هەبوو لەسەر تێپەڕاندنی ئەو یاسایە ئەوە خۆی لە خۆی بۆ هۆکارێک لە بەردەم پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و حکوومەتی اتحادی لەسەر وزە ئەوەی ئێستا ئەو دەستەی نابژیوانی پاریس کە بڕیاری لەسەر هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگای تورکیاوە داوە پێشتریش دادگای فیدرالی عێراق یاسای نەوت و گازی هەرێمی کوردستانی بەناو دەستوری لە قەڵەمدا ئەمانە مشتومڕی سیاسین هەرچەندە ئەو داوایە ئەو سکاڵا لە 2014 لە سەردەمی حکوومەتی حیدەر عەبادیەوەیە بەڵام جار سڕ کراوە و جارجاریش هاتووە هەرێمی کوردستان چۆن ماملە لەگەڵم بابەتەیە بکە لە ڕووی پەیوەندیەکانیەوە بێت لە ڕووی سیاست و استراتیژێکی گونجاوە بێت ئەم باسی وزە دەکەین دەبی باسی داراییش بکەین و باسی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان و شایستە داراییەکان بکەین باسی یاسای بودجە بکەین باسی ژیان و گوزرانی خەڵک بکەین چونکە خۆت دەزانی بەشە زۆری پارەی تەمویلی وەزارەتی دارایی بۆ موچە لە ڕێگای داهاتە نەوتەکانەوە دەبێت کاریگەری لەسەر ژیان و گوزرانی خەڵکی کوردستان و دەبێت لەسەر موچە خۆرانی هەرێمی کوردستان و خانشینان دەبێت بۆیە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی اتحادی هەرچەندە ئەو ڕۆژان دەچی حکوومەتی هەرێمی کوردستان دووەم جارە لە پاش ئەو بڕیارە بچێتەوە بەغدا و کۆبوون لەگەڵ وەزارەتی نەوتی عێراقی بکە بە پێزانیارەکانی من وەزارەتی نەوتی عێراقی ئەگەر بمبووری بە پێی زانیارەکانی من وەزارەتی نەوتی عێراقی داوای لە هەرێمی کوردستان کردووە کە هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگای کۆمپانیای سۆمۆ بێ و ئەو داواکاریانە داواکاری ئێستانی و بربەستی زۆر لە بەردەم جێبەجێکردنی ئەو داواکاریە هەندێکیان تەکنیکین و هەندێکیان سیاسین من پێم وانە بتواندرێت بە ماوەی کورت ئەم بابەتە چارەسەر بکرێ و بەتاکیت کاریگەری دەبێ بەڵام ئەوەی کە پێویستە ڕێک ئەوەی کە لە منهاجی وزاری لە ڕێکەوتنی سیاسی ئیتلافی ئیدارەی دەوڵەت کە ئەوە ئیتلافی حاکمی عێراقا دەتوانرێت لە ڕێگای ئەو ڕێکەوتنە سیاسیە پەلە بکرێت لە ینی قانونی نەفت و غاز یاسای نەوت و گاز لە ئەنجومەن یونانی عێراق و تا بتوانین چارەسەری ئەو دۆسیەیە بە بنەڕەتی بکرێ و ینی کۆتایی پێبێت لەمە دووە چارەسەری کاتی چارەسەری کاتی نابێتە بە دیلی چارەسەری ڕاستەقینە و چارەسەری بنەڕەتی تا ئێستاوی کێکراوە زۆر باز لەمە کرێت ئەو بڕیارانی ئەو سیاستانی کە هەرێمی کوردستان پەیڕەوی کورد یان سیاستێکی کاتی بووە یان دوورمەودانە بووە ئەمە کێشەیەکەوە بەردەوامی لە نێو کابینە جیاوازەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە بەدی کراوە بەڵام ئێستا سیاستە گونجاوەکە بەر لەوەی کە ئەمە لێ پرسم ئەم بڕیارە چ کاریگەریەک لەسەر سەربەخۆی هەرێمی کوردستانەکە ئەم قوارە سەربەخۆی نوچە سەربەخۆی کە لەم بەشی عێراق و لەم بەشی کوردستانە هەیە بڕیارێکی لەم جۆرە کاریگەریەکانی چی دەبێت هەم بۆ داهاتوون بۆ ئێستاش هەندێک شتێ حەزە و ئاواتە و هەمومان ئاوات بەوە دەخوازین کە هەرێمی کوردستان سەربەخۆی خۆی هەبێ لە زۆر بوار و تەنانەت لە بوارەکانی تریشۆنەکە لە بواری وزە و ئابووری و حقیقەتی شەیە واقعە کە دەستوری عێراق و کە دەوڵەتێکە دەوڵەتێکی اتحادیە
دەوڵەتێکی فیدرالی و هەرێمی کوردستان کیانێکی فیدرالی لەو دەوڵەتە. بۆیە ئەگەر بە هەنگاوە دەستوری یاسایەکاندا بڕۆین بە ڕێکەوتنە سیاسەکاندا بڕۆین بە فشارە سیاسەکان و فشاری دەوڵەتی اتحادیدا بڕۆین و باسی بکەین بە تاکید ئەوانیش فشار لە وڵاتانە دەکەن کە بەتایبەت تورکیا و ئەو وڵاتانش کە هاوکاری هەرێمی کوردستان لەو ئاسیا دەبینەوە کە بتوان لۆبی بکەن سیاسەتێکی گونجا و بە ڕێگەی حوار و گفتوگۆکردن چارەسەری کێشێکی لەم بابەتە بڕیارێکی یاسایی و قانونیە نێودەوڵەتیە دراوە بەرامبەر بە هەرێمی کوردستان. پێگەی هەرێمی کوردستان لەو ئاستیا دەبینەوە کە بتوانێت لە ڕێگەی گفتوگۆ چارەسەر بدۆزێتەوە؟ بڕیارەکی نێودەوڵەتی نییە. بڕیارەکە لە دەستی نابژیوانی دادگایەکی نێودەوڵەتی بازرگانی نێودەوڵەتیە. نادگایکی دەوڵەتی تحکیمە هەر وڵات ڕێککەوتون کە لەو شوێنە تحکیم بکەن ئەمە مولزەم نییە ئەم بڕیارە بەڵام بەتاکید ینی کاریگەری لەسەر هەرێمی کوردستانی بە تایبەتی ئەوەی تورکیا پابەندی خۆی بۆ ئەو بڕیارە دەربڕیوە و عێراقیش بەتاکید ئیش کار لەسەر ئەوە دەکات چونکە ئێمە لە بەردەم گفتوگۆین لە یاسای نەوتوگاز کاریگەری دەبی لە داڕشتنەوەی ئەو یاسایە ڕەشنووسی ئەو یاسایە ئەو کاتێک کە ئێمە لەو قۆناغەدابین کە نەتوانین هەناردەی نەفتەکەی بەتاکید کاریگەری لەسەر نووسینەوەی یان ڕەشنووسی یاسای نەوتوگازەوە دەبی بەدڵی کورد و کوردستانیان نابێ بەدڵی هەرێمی کوردستان نابێ بە ئەمە پەیوەندی بە سیاسەتی هەرێمی کوردستانەوە بە سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستانەوەیە. باشە ئەوەی من ینی تێبینی من ئەوەیە حکوومەتی هەرێمی کوردستان سەرکەوتوو نەبووە لە جێگیرکردنی ویست و خواستی خۆی جێگیرکردنی مافە دەستوریەکانی خۆی چ لەگەڵ حکوومەتی اتحادی بیت چ بەو شێوازێک کە مامەڵەکردنی لەگەڵ ئەوەی پێدەن ئابووری سەربەخۆ ئێمە پێویست بوو لەگەڵ حکوومەتی اتحادی ڕێککەوین لەسەر نەوت ئێستاش هەر بۆ ئارەستە دابڕ خۆشیان باز لەوە دەکەن کە لە گفتوگەکانیان بۆ ئارەستی دەڕۆن کە ڕێککەون کاریگەریەکان کاریگەری زۆر دەبن من پێم وایە قۆناغەکەی هەستیارە و پێویستە بە زووترین کات چارەسەری بابەتە بکرێت کۆی باسم کرد لە بیدایەت چونکە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر ژیان و گوزرانی خەڵکەوە هەیە. پێتان وایە کە پەرلەمانی کوردستان پشکێکی بەرکێ بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە یان پەرلەمانی کوردستان ڕۆڵە بینێت ئەتوانێت کە دەنگی هەبێ بۆ چارەسەرکردنی بابەتێکی لەم جۆرە؟ ڕاستەکەی ئەمە دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستانە و گفتوگۆکان لەگەڵ حکوومەتی اتحادی حکوومەتی هەرێمی کوردستانەوە دەیکا. پەرلەمانی کوردستان پاش ئەوەی کە دادگای فیدرالی یاسای نەوتوگازی بەنادەستوری ناوزەند کرد هەرێمی کوردستان پارلەمانی هەرێمی کوردستان یاسایەکەی هەموار کردەوە بەڵام ئەمە چارەسەر نەبووە بۆکۆی باسم کرد لە مادەی 112 دەستور پێویستە تێگەیشتنمان هەبی بۆ شێوەی مامەڵەکردن لەگەڵ وزە هەم لاەنە اتحادیەکان لاەنە دەسەڵاتی اتحادیەکان کە حکوومەتی اتحادی و لاەنە سیاسەکانن پێویستە تێگەیشتیان هەبی بۆ کاری هاوبەش بەپێی مادەی 112 دەستور و هەم هەرێمی کوردستانیش پێویستە هەنگاو بێتە پێش بۆ ئەوەی چارەسەر بکرێت هەموو ئەوانە بە گفتوگۆ چارەسەر دەکرێن گفتوگۆکان دەستیان پێکردون بەڵام من هیچ هەنگاوەکی جدی نابینم بە گەیشتن بە جێبەجێکردنی ڕوحەتی مادەی 112 دەستور. بۆچی نایبینیت ئەم کاک مەحموود؟ هەموو ئەوانەی کە باسمان کرد و باسیش دەکرێن ڕەهەندی سیاسیان هەیە تا ئێستا لاەنە سیاسەکان نەگەشتونەتە قۆناغی پێگەیشتنی سیاسی نەگەشتونە ئەو قۆناغی کە بتوانن بێکەوە کار بکەن هەموو ئەو لاەنە سیاسیانە کە ئێستا هاوپەیمانیشن لە عێراق لە کەمیندان لە یەکتر و ئەو لاەنە سیاسیانە لە دوای ئەوەدا دەگەڕێن چۆن بتوانن زاڵ بن مەسەلانەکانی ترەوە ئەو عقلیەتە پێویستە بگۆدرێ ئەوەی کە ئینگلیز باسی دەکات بیرکردنەوە لە دەرەوەی سندوق تا ئێستا نەیانتوانێت لاەنە سیاسی عێراقیەکان و بەشێک لە سیاسەکانی هەرێمی کوردستانیش کە ئیدارەی حکوومەتی هەرێمی کوردستان دەدەن نەیانتوانێت لە دەرەوەی سندوق بیر بکەنەوە تەنانەت هەر بە نەمەتە کلاسیکی تەقلیدیە کۆنەکەی گفتوگۆی سیاسی دەکەن پێویستە هەمومان تێگەشتنمان هەبی بۆ دەستوری عێراق و بتوانین بە پێی دەستور چارەسەری کێشەکان بکرێت وەکۆی باسم کرد ئەوەی پەیوەندی بە وزە و داراییشەوە هەبێ بە تاکید بە پێی مادەی دەستوری ڕێگەچاری بۆ دانراوە بەڵام تێگەشتنی لاەنە سیاسیەکان چ حکوومەتی هەرێمی کوردستان بیان لە سیاسی عێراقیەکان نەگەشتوتەوە ئاستا تا بتوانن بە شێوازێک دوور لە ڕەهەندی سیاسی بە ڕەهەندە ئابوووریەکە بیر لەو قۆناغە بکەنەوە وەکۆی باسمان کرد حکوومەتی اتحادی لە دەیان جار ڕاگەیاندووە کە ئەو ڕێککەوتووە لەگەڵ هەرێمی کوردستان لەسەر مۆزوعی نەوت و وزە و دارایی بەڵام لە واقعدا تا ئێستا ڕەشنووسن لە ئەنجومەنی نوێنەری عێراق دەنجی لەسەر نەبوون بە یاسا و تا ئێستا ڕێککەوتنی نێوان هەردوولا بە ئاشکرا دەرنەکەوتووە و لە ماوەیەکی کورد کەم باز دەکەم لە ماوەیەکی کورد دەرناکەوێ بۆی ئەو ماوە کورتە وەکۆی باسم کرد ینی چەند ڕۆژێک نەوتی هەرێمی کوردستان ڕابگیرێت داهاتەکە نەخرێتە سەر هەژماری هەرێمی کوردستان موچە دوا دەکەوێت ئەوە بەپێی لە دوانەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر بە یەکجاری هەناردەکردنەوە ڕابگیرێت چەند کاریگەری لەسەر کە باز لەوە دەکرێت بەرپرسانی باڵای هەرێمی کوردستان دەبێت حکوومەتی عێراق باز لەوە دەکەن کە پێویستە دەبێت هەرێمی کوردستان لەمە دووە تەنانەت غازیش لە ڕێگەی سۆمەوە
ڕێگی سۆمەوە بفرۆشێت یعنی چاوەڕێ دەکرێت لە دوایان بڕیارە وردەوردە حکوومەتی عێراق یاخود هەوڵاتێکی دیکە کە بە تایبەتی تورکیا کە بەڕێگەی ئەودا زۆربەی مامەڵەکانی نوت و زەوغاست تێپەڕ دەبێت بەنێو خاکی تورکیادا ینی چاوەڕێ دەکرێت غازیش بڕیارێکی لەم جۆرە بیگرێتەوە مەترسێکی وا دروست بوو تا ئێستا هەرێمی کوردستان بەشێکە لە دەوڵەتی فیدرالی عێراق هەرێمی کوردستان بەشێک نیە لە تورکیا و پێویستە ڕێککەوتنەکانی لەگەڵ دەوڵەتی عێراقی بی دەوڵەتی عێراقی کۆمپانیایەکە پێێن کۆمپانیای سۆمۆ بەڵام سۆمۆش هاوسنگ نییە ینی لە ناو پێکاتی کۆمپانیای سۆمۆ نوێنەرانی هەرێمی کوردستانی تێدا نییە خۆ بەپی مادە 12 دەستور باز لەوە دەکرێت کە پێکەوە هەرێمی کوردستان و دەسەڵاتی اتحادەکان بەبێکەوە سیاسەتی استراتیجی نەوت دابڕێژن بەڵام ئەوە ڕووی نەداوە تا ئێستا وەکۆی باسم کرد کە باسی یاسای نەوت و گاز دەکەین خۆی لە خۆی یاسای نەوت و گاز لە ڕووی یاساییەوە داڕشتنی سیاسەتی استراتیجیە بۆ وزە لە هەمانکە لە ڕووی تەکنیکیشەوە پێویستە لە ڕێگەی کۆمپانیای سۆمەوە لە دوای تەشریعکردنی ئەو قانونە پێکەوە لە کۆمپانیای سۆمۆ نوێنەتی هەرێم لە کۆمپانیای سۆمۆ بتوانین کێشەی نەوت و گاز بە چارەسەر بکرێت ئەو کە باسم کە تێگەیشتنمان بۆ دەستوری عێراق زۆر گرنگە عێراقەکان دەبی لەوە بگەن کە پێویستە هەرێمی کوردستان لەگەڵ عێراق بە هاوبەشی ئیدارەی ئەو دۆسیە بدە و پێویستە هەرێمی کوردستانش لەوە بگە کە ئەو بەشێکە لە دەوڵەتی فیدرالی بەشێک نییە لە تورکیا ناکرێت ڕێککەوتن لەگەڵ تورکیا بکرێت لەسەر نەوت و گاز بەبێ حکوومەتی اتحادی ئەمە دەستورە و پێویستە بگەڕێنەوە بۆ بنەما سەرچەکانی دەستوری عێراق و هاوسەنجی و کاری هاوبەش بەڵام بە هۆکاری سیاسی وەکۆی باسم کرد لە ڕابردوو هۆکاری سیاسی زۆر بوون کە ڕێگر بوون لە بەردەم گەیشتن بەو قۆناغا ئێستا بەکۆی باسم کرد ئیتیلافەکەیە کە ئیتیلافی حاکمە لە عێراق دەسەڵاتی بەدەستەوەی حوسەرۆکی حکوومەت و نوێنەراتی کورد پارتە سیاسی کوردستانەکان ئەندامن لەو ئیتیلافە و ڕێککەوتنی سیاسی و ڕێککەوتنی وزاریشیانێ لە ئەنجومەن عێراق دەنجی لە سەدرایە کە پێویستە یاسای نەوت و گاز تەشریع بکرێت لە پەرلەمان و پەلەی لێ بکرێت و بتوانێت چارەسەر و گفتەکەنێ بەڵام ئەوەی کە هاتە پێش ئەوەی کە نابژوانی پاریس بوو بەڕاستی شتێک بوو هەموو چاوەڕوان کرا بوو وانەڵێ بڵێن چاوەڕوان نەکراو بوو بەڵام لە تەوقیتەکەی تەوقیتێک بوو کە من پێم وایە کەوتوتەنە نیوان نەک بۆ هەرێمی کوردستان گونجاو نەبێ بەڵام بۆ ناو دانوستان بووە خۆت دەزانی ئەو بڕیارانە کە ناو دانوستانی کاریگەری لەسەر شێوازی دانوستان ڕوودەدا بەڵێ کاک محمود زۆر سپاس دەکەین کە میوانی ئێمە بووی مادوونەبی سپاس بۆ بەڕێز محمود خۆشنا و چاودێری سیاسی لە هەولێرەوە میوانی ئەم تۆری بەرنامەکەمان بۆ مادوونەبی دووبارە سپاس بۆ ئامادەبوونت